تەنها لە پارێزگای سلێمانی زیاتر لە 2300 هاوڵاتی لە چاوەڕوانیدان تا لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە گەشتی عومرە ئەنجام بدەن، بەڵام ئەگەر تا 5 ڕۆژی تر فڕۆکەیان بۆ دابین نەکرێت ڤیزەکانیان بەسەر دەچێت. خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانی حەج و عومرە دەڵێت پێش هاتنی مانگی ڕەمەزان گرێبەستیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێم ئەنجام داوە، بەڵام ئەوان پابەندی گرێبەستەکەیان نەبوون و تەنها 2 فڕۆکەیان بۆ دابین کردوون. لە کاتێکدا دەبوو ئەوان زیاتر خەمیان لە دابینکردنی فڕۆکە بخواردایە. کەم ساڵ نییە چەندین ساڵە ئێمە کۆمپانیەکان بەگشتی لە کاتی تنگانە و ناڕەحەتیە کە ئەزمە و زەخ دەکەوێتە سەر تەیارە ئەو کاتە هەموو کاتێک کۆمپانیەکان ڤیزەیان سوتاوە، تا ئێستش وەزارەتی ئۆقاف دینارێکی بۆ هیچ کۆمپانیا نەگێڕاوەتەوە. هەمووی ئەرکەکە و زەرەرەکە و قورساییەکە و زەحمەتەکە و سومعشکانەکەوێتە سەر کۆمپانیەکان کە بەڕاستی ئەمەش زوڵمێکە لە کۆمپانیەکان نەکرێ. جێی خۆیەتی کە وەزارەتی ئۆقاف بەجددی لەسەر خەت بێت، چونکە ئەمە قەزەیەکی گەورەیە. لە بەغا تیارە زۆرە، ئێمە معلوماتمان هەیە ڕۆژانە لە بەغا پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ ئەگەر یەنە بەغا وەرن تیاری کاملتان بینیە بۆ 4 مانگ بۆ 5 مانگ بۆ ئەم ڕۆژانی کە لە بەردەمانە. کڕین و فرۆشتنی پێوەکرێ لە بەغدا لەوێ هەیئە هەیە، لەوێ کڕین و فرۆشتنی پێوەکری ئەدرێ بە شەریکەکانی بەغدا و ئەوانیش فرۆشتنەوە بە قازانج. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواستی هەوڵاتیان بۆ ئەنجامدانی گەشتی عومرە زیاتر دەبێت. بەپێی ئەو ڕێکەوتنەی ساڵانەش لەنێوان کۆمپانیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئەنجام دەدرێت. پێویستە فڕۆکە بۆ کۆمپانیەکان دابین بکرێت، بەڵام بەڕێوەبەرایەتیەکە ئێستا دەڵێت پشکی عێراق بۆ ئەم ساڵ 6000 هاوڵاتی بووە و بۆ کوردستانی 600 هاوڵاتی، بۆیە لەو ڕێژەیە زیاتر عێراق ناتوانێت فڕۆکە دابین بکات. ئەوان دەتوانن کە ئەلحەمدوللا ئێستا لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بە ترانزیت دەتوانرێت گواستنەوە هەیە، لە ڕێگای مەلەکەی ئوردونی مصری هەیە، فلایناس هەیە و بەردەمانش ڕۆژانە ئەوە هەیە. ئومێد دەکەین کە هیچ هاوڵاتیەک ڤیزەی نەسووتێ و کۆمپانیەکان بتوانن کە لە ڕێگەی تر ئەم ئەرکە بەجێ بێت. سەرجەمە هەوڵاتیانەی بۆ گەشتی عومرە ناویان تۆمار کردووە و بەهۆی نەبوونی فڕۆکەوە ڤیزەکانیان دەسووتێت، باجەکەی دەبێت کۆمپانیەکانی حەج و عومرە بیدەن. گلەیی کۆمپانیەکانیش ئەوەیە حکومەتی عێراق فڕۆکەی پێویستی لەبەر دەستدایە، بەڵام بۆ هەرێم ناینێرێت. وەزارەتی ئەوقافیش بێدەنگە و سەرپێچیشیان لە گرێبەستەکەدا کردووە. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.